بینەرانی کوردستان 24 لە هەرشوەیەکن سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە یەکەمین ئەلقەی پرۆگرامی بۆ هەمان بە ئێوەی هێژا شاد دەبم. دیارە بۆ یەکەمین ئەلقا تەوەری بەرنامەکەم تایبەت کردووە بە توێژی گەنجان بۆ پێی توێژی گەنجان لە نێو هەموو کۆمەلگەیەکدا بە توێژیەکی گرنگ دێنا پێناسکردن. دیارە لە 20 ئەیلولی ساڵی ڕابردوو بە بڕیاری بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری ژمارە 172 دەردەچێت بۆ ئەوەی هێزی کار لە هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە. بڕیار دەدات کە لە 175 هێزی کار لە هەرێمی کوردستان هێزی کاری ناوەخۆ دامەزێن لە کەرتی گشتی و کەرتی تایبەتەکاندا. بۆ مەبەستە دیارە لێژنەیەک لە ئەنجومەنی وەزیران پێکێنراوە بۆی بە دوواداچوو بکەن لە ماوەی ئەم ساڵەدا. هەر بۆیە بۆ ئەم بەرنامەیە میوانداری بەڕێزان شێخ کامل بەرزنجیم کردووە، بەڕێوەبەری نشینگەی هەولێر، هەروە خات و حەسیبە گەردی ئەندامی دوهەمین خولی پەرلەمانی کوردستان و ئەندامی لێژنەی کاروباری کۆمەڵایەتیش بوو، هەروەها بەڕێز پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر زانا پیرداوت کە پسپۆرەتەکەی لە کۆمەڵناسی و تاوانە. زۆر بەخێوێن بۆ بەرنامەکەم بەخێوێن سەرچاوان. هەروەها کۆمەڵێک وەک گوتم بەرنامەی یەکەمم تایبەتە بە توێژێکی گرنگی کۆمەلگا هەمووی توێژی گەنجن. دیارە میوانی بیانیشمانەیە هەموو لە یاکتان بەخێربێن سەرچاوان. کاک شێخ کامل بە لە جەنابتەوە دەست پێ بکەم لەوەتی ئەو بڕیارە دەرچووە چەندە کاریگەری کردوتە سەر کەمکردنەوەی هێزی کاری بیانی لە هەرێمی کوردستان. سپاس. بڕیارەکە لە کاتێکا دەرچوو کە ماوەیەکی زۆر دۆزینەوەی هەلی کار ڕۆژە و باسی ئەو بوو کە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی کابینینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی بە شێوەیەک و شێوازێک بێت دەرفەتی کار وەکو حکوومەت بڕەخسێنرێت بۆ گەنجەکان بۆ ئەوەی باڵانسێک دروست بکرێت لە نێوان پێویستەکانی دەستی کاری ناوخۆیی بە پلەی یەکەم و بە پلەی دووەم ئەو سێکتەر و شوێنانەی کە ئەزمون و پسپۆری کەسانی بیانی پێویستە. ئێستا توانین بڵێن لە دوای ئەو بڕیارەوە هێزی کاری ناوەخۆ یان گەنجانی ئەمە زیاتر کاریان دەستکەوتووە؟ بڕیارەکە کە دەرچووە جێبەجێکردنی میکانیزمی بڕیارەکە پێویستی بە جێبەجێکردن هەیە. ئێمە ئێستا لە قۆناغی جێبەجێکردنی بڕیارەکەین. ئەو بڕیارە وەکو بڕیارێکی تر نەبوو، بڕیارێکە کە ڕەهەندی زۆری هەیە. گەنجەکانیان بەگشتی کۆمەلگای ئێمە لە ڕابردووە تا ئێستا زۆرتر فۆکەسیان لەسەر دامەزراندن بووە و مافی خۆیانە، بەڵام پێویستەکانی کەرتی تایبەت یان بەگشتی کەرتی تایبەت بازارێکی ئازاد و کراوە بۆ کۆمپانیا و پرۆژەکان بە گوێرەی تایبەتمەندی یان ویستی خۆیان بەبێ ڕەچاوکردنی دەستی کاری ناوخۆی لە ڕابردووە. ئەمە هەموو ئەو کارانی کە لە کابینی حکوومەت کابینی نوێم کراوە ئەم بڕیارە دەتوانین وەکو هاوتایەک دابنین بۆ یەکێک لە بڕیارە هەرە سوود بەخشەکان بۆ گەنجەکانی ئێستاوە بۆ داهاتوش. ئێمە لە جێبەجێکردنی بڕیارەکە ئەزمموی وڵاتانی تر کە دەستی کاری بۆ هاتووە بۆ ئەوی بتوانین تواناکانی گەنجانمان ئەو توانانەی کە هەمانە دەرفەتیان بۆ بڕەخسێنین. حکوومەت لە هەر وڵاتێکە دەبێ ئەتمۆسفێر یان بە کوردی بڵین کەشی بواری گشتی بڕەخسێنێ بۆ ئەوەی کە گەنجەکان بتوانن یان هاوڵاتیانی خۆمان بتوانن سوود لە بواری تایبەت بواری گشتی وەربگرن. جا لەوەش کۆمەڵێک پرۆژە هەیە، پرۆژەی هاوبەشە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی لە بە پێویستی لێژنەکە لێژنەی باڵاکە بڕیارەکە دەرچوو ڕاستەوخۆ جەنابی سەرۆکی حکوومەت خۆی سەردانی بەڕێوەبەرەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی زۆر باشە. حەسی بەخان ئەو بڕیاری ژمارە 164 لە ئەنجومەنی وەزیران کە دەرچوو بۆ لە وەقاعی کوردستان بڵاو نەکرایە و بەداشتان کرد لە پەرلەمانەوە بە تایبەتی لە لێژنەی کاروباری کۆمەڵایەتی. سڵاو ئەم کاتتان باش بەخێر هاتنی میوانە بە ڕێزەکانەکەم و دەستخۆشی لە جەنابەتەکەم بۆ ئەو تەوەرە گرنگە
ومێدی ئەوە کەم کە ڕاگەیاندنی کوردی بەگشتی کار لەسەر ئەم جۆرە پرۆگرامانە بکاتن پرۆگرامەکان تەنها بریتی نەبێتن لەوەی کە کۆمەڵێک میوانی بەرنامە قسە بکەن بەڵکو ئێمە لەلایەن ستافی بەرامبەرەوە بەڵێ بەو شێوەی کە ئێستا پرسیارمان ئاراستە بکرێت و وەڵامەکانی خۆیان وەربگرەوە ئەو ئازیزانش سەبارەت بە وەڵامدانەوەی پرسیاری جەنابتان هەمومان دەزانین یەکێک لە تایبەتمەندی و خەسڵەتە جوانەکانی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وێرای ئەوەی کە تەواوکاری کارنامەی کابینەکانی ڕابردوو بووە بەڵام کارنامەیەکی جەوهەری لەگەڵە خۆی هێنا کابینەی نوێیان ئەمەشیان لە چەند ڕوویەکەوە من دەمەوێ بە کورتی باز بکەم لە خاڵە گرنگەکانی ئەو کابینەیە بریتی بووە لەوەی لە فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات بووە پشتبەستن بە تەنها تاکە سەرچاوە نەبووە کە پێشتر هەمومان هەموو تاکە ئومێدی دابینکردنی موچە و پێشکەوتنی شارستانیەتمان لەسەر داهاتی نەوت بەستە بوو خۆشبەختانە کابینەی نۆیەم ئەم ڕێچکەی شکاند و سەرچاوەکانی داهاتی فرەچەشن کرد و خاڵێکی تری ئەرێنی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران بە تایبەتی ئەوەیە کە هەمیشە هەوڵی داوە هەلی کاری زیاتر بۆ گەنجانی وڵاتەکەمان خۆی پێداگیری لەسەرەوە بێگومان دابین بکات و لە هەمان کاتیشدا لە چوارچێوەی یاسادا ماف و شایستەی کرێکاران لە چوارچێوەی یاسا ڕێک بخرێنەوە بۆ ئەوەی کرێکار و خاوەنکار هەم ئەرک هەم مافەکانیان بزانن ئەمەیان هەنگاوی ئەرێنین سەبارەت بەو بڕیارە دوا بڕیارکە لە 20 ئەیلولی ساڵی 2022 کە لە کۆبوونەوەی ژمارە 92 ئەنجومەنی وەزیران بووە پشت بەست بە یاسای ئەنجومەنی وەزیران ژمارە 3 ساڵی 92 هەروەها پشت بەست بە یاسای ژمارە 7 ساڵی 1970 بەرکار کە یاسای کاری عێراقی بووە ئەم بڕیارە دراوە ئایا ئەم بڕیارە کە دراوە جەوهەری بڕیارەکە لە چی خۆی دەبێنێتەوە بە تەنها دەرکردنی بڕیار بەسە یاخود بە دوواداچوون لە بڕیارەکان گرنگترە کاردینە سەرەوتەوەرە بێزگە لە دەرچوونی بڕیارەکە بە تەنها یان لە جێبەجێکردنی بڕیارەکە ئایا بەرامبەرەکەی چۆنی وەردەگرێت ئەوەش دوای بەڵام ئێمە وەکو پەرلەمانی کوردستان و لیژنەی تایبەتمەند بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی زیاتر لە 2 ساڵ وەرکشۆپ و سمیناری تایبەت بە ئامادەبوونی کەسانی پسپۆری یاسایی چین و توێژەکان خاوەنکار کرێکار ئەوانەی کە مافیان لەناو یاساکەدا وەکو پەرلەمانتاری دوامێ خود هەم لە ئەندامی و لێژنەیەش با بڵێن لێژنەی کاروباری کۆمەڵایەتی بە دوواداچوونتان بۆ ئەو بڕیارە کرد بەڵێ بێگومان ئەوەیە ئێمە کە یاسا دەرەکەین چۆنە کاک سەهێنگیان هەر کاتێک کە ڕەشنووسی یاسایەک ئاراستەی پەرلەمانی کوردستان ئەکرێت ڕاستەوخۆ خوێندنەوەی بۆ ناکرێت ئەم یاسایە چەندین قۆناغی تایبەتمەندی هەیە دانیشتن باشترین جەوهەری ڕەشنووسەکە هەڵەگیرێت و ئەکرێت بە یاسا بەڵام لە دوای ئەوەی کە ئەبێتە یاسا و تێڕوانین یاخۆت سەرنج و پێشنیاری تەواوی چین و توێژەکانی تێجیا ئەکرێت لە 2 خوێندنەوە خوێندنەوەی سێم دەنگدانی لەسەر دەکرێت و دەبێت بە یاسا بەڵام لە کاری دەگەرم وەلای جەنابەت بەتاکید کاک دکتۆر لەڕووی کۆمەڵناسیەوە جەنابەت پسپۆرەتەکەت لە کۆمەڵ و تاوانە ئەگەر گەنجان بێکار بن چەندە لە تاوان نزیک دەبنەوە چەندە وەکارێکە بۆ ئەوەی ئەنجامدانی کاری تاوان فرەتر بێت لە ناو کۆمەڵگەدا لە سەرەتا حقەت سپاسان دەکەم کە بایەختان بە بابەتەکی یەکجار گرنگ و هەستیاردا کە ویش چینی لاوە هێزەکی یەکجار گەورەیە بە توانایە دەبی دەرفەتەکی فەرمی بۆ بدۆزرێتەوە تا بگاتە ئامانجۆ بەستەکانی خۆی ئەجینا بەلا ڕێدا دەچی چونکە مرۆڤ کاتێک کە دەگاتە تەمەنەکی دیاریکرا و کۆم پێداویستەکانی ڕۆژ لە دوای ڕۆژ تەمەن لە دوای تەمە قۆناغ لە دوای خەمە زیاد دەکاتن کە زیاد دەکاتن دەگاتە ئاستێک پێویستی بەکارە مەبەستم لێرە کار پێشوەی حەزم لێ بۆ باسی بێکاری بکەم بێکاری بۆ بەچێ دەگوترێ بێکار بەو کەسەی کە تەمەنی گەویشتە تەمەنی ئیشکردن ئەو لە ڕووی یاساییەوە ئەمە تەمەنێکمان هەیە ڕێگای پێدەدرێت دوای ئەو تەمەنە دەتوانانی مرۆڤ کار بکاتن وەکوی کە منداڵ ڕێگای پێ نادرێ بە تەحدید بە دیاریکراوی لە دوای چەند ساڵیەوە لە هەژدەوە وایە بەڵێ لە 18 ساڵیەوە ئەتو ئەگەر باسی ئەو کەسەی بکەی دەبی ئارەزووی کارکردنی هەبیتن توانای کارکردنی هەبی لە دوو کاریش بگەڕێ ئەو جا کار نەدۆستەوە بەو کەسە ئێمە دەڵێن بێکار
لە هەموو کتێبەکانی بواری زانستی بۆ شێوەی پێناسەی بێکار کرایە. جا ئەگەر گەنجێک و لاوێک حەزی لە کار بی و لە دوو کار بگەڕێ و کار نەدۆستەوە بێکار بی و کاتی بەتاڵی زۆر بیتن، کاتی بەتاڵیش پەیوەندی بە زۆربەی کێشە و گرفتەکانی لاوانی ئێستا هەیە بە بەکارهێنانی مادەی هۆشبەرە، بە زیادبوونی ڕێژەی تاوانە، بە زیادبوونی ڕێژەی لادانە لە ناو گەنجان، چونکە گەزبنگ و باسم کرد وزەی هەیە و پێویستی هەیە، ئامانجی مادی هەیە. باشە ئەگەر لە ڕێگایەکی ڕەوای نەدۆزیەوە بۆ دامیکردنی پێداویستیەکانی بۆ تێرکردنی حەز و ئارزوەکانی ڕەنگە ڕێگایەکی ناڕەوا بگرتە بەر. ئەمن وەناڵێم هەموو توێرە زانستیەکانی بواری تاواناسی قسە دەکەن. دەرێ مرۆڤ کاتێک کە دەرفەتی ڕەوای نەدۆزیەوە بۆی بگاتە ڕێگا ڕەوایەکانی ئامانجە ڕەوایەکانیان ئامانجە مادیەکانی ئەگەری لێ دەکرێت ئەگەری لێ دەکرێت لەگەر بوونی هەندە فاکتەریت کە وەکو پەروەردەی ناتەندروست و وەکو هاوڕێی خراپ ئەو مرۆڤە لە تاوان و لادان ئەم بڕیارە بەتاکیت برارێکی باشە لەلایەن حکوومەتەوە دەرچووە با بزانین گەنجانی ئێمە بۆ بێکارن ئایا کار نییە وەکو پێویست یا ئەوە تا کار ناکەن. میوانی گەنجم زۆر هەن پێم وابێ چەند بەڕێزێکی شتاوە ئێستا بێکارە فەرموو جەناوت بێکاری فەرموو کار دەیە دەبا من گەنجێکی بێکار بدۆزمەوە میوانێکمان لە قەزای بەردەڕەشەوە هاتووە ئەگەر تەشریف وێنی فەرموو بەخێر بێ ئەتۆ ئاگاداری و بڕیارە دەرچووە لە حکوومەتەوە بەڵێ بە ئاگادارم کە بڕیارە دەرچووە بەڵام فۆکسی کارکردن و ئیش تەنها لە سنتەری شارە من لەوەکو گەنجێکە لە قەزای بەردەڕۆشەوە هاتووم فۆکسی کارکردن لە قەزایە و ناحیەکاندا بوونی نییە یعنی بە ڕێژەیەکی یەکجار کەمدا ئەی باشە ناتوانانی لە قەزای بەردەڕەشەوە خۆ لە نێوان دوو پارێزگای گەورەیە هەم دووەک هەمە و لێر ئایا ناتوانانی ینی هاتو چێ بکەی کارێکی وا بدۆیستەوە لەگەڵ بگونجێ یان هەفتەی ڕۆژێ هەفتەی دوو ڕۆژ بگەڕێتەوە آخر خەڵکێک هەیە لە وڵاتانی دراوسێەوە دێنە هەرێمی کوردستان کاریش دەکەن و جاری وایە لە مانگێک یانە 6 مانگ جارێک لەوانێ بچنەوە وڵاتی خۆیان بۆ ئێستا هەر لە تەنیشتەوە 3-4 میوانم هەیە لە وڵاتی سووریەوە تەنانەت ئەو خانمە ینی یەکێک لەو هاوڵاتی بیانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکا خانەوادەشی لێرەیە منداڵیشی لێرن ینی من بەدواچونم کردو لە سەریان بۆ تۆ کارت دەست ناکەوێت هۆکارەکە چییە ئەوەیە لەسەر شارە گەورەکانە ئاخەکە ئیشکردنی ئێمە بە پێی ئەوی دیە ینی هەڵسەنگاندنی ئیشەکانمانە وەکو من وەکو گەنجێکە لە قەزای بەردەڕەش و بێمە هەولێر ئیش بکەم خەرجی ماگانم کە مەقسەدەگە پێی ئیشەکە بێ 500,000 بێ من خاوەن ماڵ و مناڵم یعنی شوێنی مانەوەم هەبێت و هاتوو چۆ باشە ئەین تۆ دیاری نەکردووە ئیلا تەنها بۆ یەک کار مەبەستەیانەوە تاخۆ کاری دیکەژێ ئەگەر تۆ لە کارێک دەست نەکەوێت لەوانەیە هەوڵ بدەی بۆ کارێکی دیکە ئەوەت کردووە بەڵێ بۆ بڕیار هەیە ئێستا لە ئەوەشت کردو کار دەست نەکەوتەوە دەست نەکەوت دانیش سپاس بڵێ هەوڵیشمدا و کارم دەست نەکەوتەوە ئێمە ئاگاشی لە بڕیارەکەیە بەڵێ ڕاستی بۆ پرسیارەکەی جەنابەت بۆ ئەو بە ڕێزەکاری دەست نەکەوتووە ڕاستی ئێمە لە دێنە سەر بڕیارەکە ئەو بڕیارەکە دراوە پێشتر خاوەن کار یان خاوەن پرۆژەکان بە ویستی خۆیان دەگەڕانیان لە ڕێگەی سوۆشال میدیا بە شێوازێک یان کەسانێکی خزبوو نزیکی خۆیان ئەو هەلیکارەمان هەیە ڕاستی هەندێک جاریش دیاریکراوی کەسیان ئامادە کردبوو بۆ ئەی لەو شوێنانی دابنێن ڕەنگە چەندین چاوپێکەوتنیان لەگەڵ خەڵکانێکی وکۆ بە ڕێزە کردبێت و کاریشان نەدابێت لێرە لەم پرۆژە کارەکە دوای ئەوە لەم پرۆژەی بڕیارە لە دوای ئەوەی کە وەزارەتی کار ڕێنمایی بەو بڕیارە دەرکرد بە خۆشحاڵیەوە لە سەرەتای ساڵی داهاتووەوە وەکو مژدەیەک وەکو پەیامێک و بەڵێنێکی شەکە ڕای دەگەێنین بەڕێوبەراتەکانی کار لە هەموو شارەکانە CV ئەو بەڕێزانە وەرەگرن چاوپێکەوتنیانەکەن کۆمپانیا و پرۆژە و شوێنەکانی کارکردن ناچار دەکرێن ئەو ڕێژەیەی کە بڕیاری بۆ دەرچووە 175 بۆ هەر پرۆژە و بۆ هەرکارێک سیڤەکان لە بەڕێوبەراتەکانی کاری شارەکان دەبێت بە گوێرەی پێویستا بە ئۆنلاینی ژەیە بە ئۆنلاینی ژێ بۆی فۆرم بکەنەوەوانەی ئەوانە هەندێک هەوڵ هەیە بەڵام ئێمە لە چوارچێوەی بەڕێوبەراتەکانی کار هەمووی ڕێک دەخرێ و بەڕێوبەراتەکانی کار ئاشکرای دەکا بۆ نمونە بۆ سنووری بەردەڕەش پێویستمان بە 100 کرێکار هەیە بەم شێوە یان کارخواز چکە ئەو بە ڕێزانی کە کاریان نییە کرێکار نین
کارخوازن بە دوای کاراگەڕن وەکو لە پرۆژە بڕارەکە شاهاتووە و دەرفەتی کارکردنیش لەو بڕیارە یان لەو ڕێنمایی کە دەرچووە بۆ کێ بۆ ئەو کەسانەیە کە دانەمەزراون دەبینین کەسانێک هەیە ڕەنگە بەیانیان کارێک فەرمانبەرەیان کارێکی حکومی هەیە لە کەشی گشتی کار دەکات چاودێرانی وەزارەتی کار وەکو پێویست لە چوارچەوەی ئەو بڕیارە هەنگاویان ناوە ینی هەم ئێوە وەکو لێژنەکە چاودێری پرۆسەکەکەن یان ئەندامانی لێژنەی کاروباری کۆمەڵایەتی لە پەرلەمان بۆدا چونتان کردو لەسەر چاودێرەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ینی وەکو پێویست بەدەم ئەوەن کە بەجددی بەکردایی دەرفەتی کار بۆ هێزی کاری ناخۆ بدۆزنەوە بێگومان ئێمە لە چوارچێوەی ئەرک و ئەدای کاری پەرلەمانیمان بۆ هەر یاسایەک یان پرۆژە بڕیارێک کە لە وەزارەتەوە یان لە ئەنجومەنی وەزیرانیان لە خودی پەرلەمانەوە دەرچوو بێت دوای ئەوەی کە یاساکە یان ڕێنمایەکە بەرکار ئەبێت و لە وەقایعی کوردستان بڵاوەکرێتەوە بە ئەرکی کاری پەرلەمانی هەڵدەستین و بە دوواداچوون دەکەین. ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمەیە پەرۆشی خودی جەنابی سەرۆک وەزیران لەم بابەتە و بەدواداچوونی خۆشیانە و لەسەر هێڵە لەگەڵ بەڕێز بڵین وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەوەی ئەو ڕێنمایانەی پێویستن بە پێی یاسای کاری بەرکار کە یاسا عێراقیەکەیە کە نیو سەدەیە تقریبان تەمەنی یاساکە هەنگاوی خێرا بنێت بۆ ئەوەی کە پرۆژە بڕیارەکە یاخود ئەو یاسانێک کە دەردەچن لە زووترین کات بکەونەواری جێبەجێکردن ئەوەی ئێمە لە کاتی بەدواداچوون سەردانی وەزارەتمان کردو و لەگەڵ ستاف و لەگەڵ بەڕێوبەراتیان ئەو وەحدە ئیداریانی ناوەزارەتەوە دانیشتونیان بانک هێشتی لیژنەمان کردووە خۆشبەختانە بە ئەرکی خۆیان هەستاون بەڵام خاڵێکی بچووک هەیە کاکسەهێنیان ئەگەر دەرفەتم بدەیت یاسایەکان پێویستە مارکتینگیان بۆ بکرێ زۆرێک لەو یاسایان ئەو پرۆژە بریارانەی کە لە پەرلەمانەوە یان لە وەزارەتەوە دەردەچن کرێکار ئاگادار نین پێویستە باشە چی بکرێ بۆی ئاگادار بن بۆ ئەوەی ئاگادار بن هەمومان دەزانین کە بە پێی یاسای کار کرێکار 8 کاتژمێری لە کارە لەو کاتە دەرفەتی ئەوەی نابێتن متابعی ئەرک و مافەکانی بکات لەسەر وەزارەت لەسەر پەرلەمان لەسەر ڕاگەیاندن لەسەر سندیکای کرێکاران هەمومان پێکەوە بەرپرسیارەتیمان لەسەر شانە لە کەناڕەکانی ڕاگەیاندنەوە مارکتینگ بکەین بۆ ئەوەی لە ئەرک و کارەکانیان دەمێ گەنجێکی دیکە ئەگەر بێکار بێت تا کاری دەست نەکەوت پێ بێکاری بێکاری ئەمن سەرپەرشتی کۆمەڵە گەنجیمە خۆبەخشن زەروری شخصێ بکەم لەسەر فەرموونی فەرموو سەرەتا بە خێر بێن دەستان خۆش بۆ بەرنامەکەت جەنابەت ڕەنگە ئەم نەناسی ئەم ناوم توانایە سەرۆکی کۆمەڵە گەنجیمە خۆبەخش کەسۆکی من ناو گەنجانی هیچ کەسە چشم معاناتی گەنجی نازانین لەبەرەوەی ئەمن 12 کاتژمێر شەو ڕۆژ ناو گەنجانم بۆ ئیشم ئەوەیە گەنجم خۆش دەوێ بەڵام جەنابەت باسی وەزیری کاروبار کرد ئەدا دەکەم یە گەنج بزانین ناویشی چییە بۆ نازانن لە بەروی ناو خەڵک نییە کامە بەرپرس ئەوڕۆ ناو خەڵکە چێ دێ بزانی منداە فەقیرێک معاناتی چیە فەرمۆمە لە ناعێ کە زانینەوە نییە کۆمەڵە گەنجی لەیە واللهی 3 ساڵ و نیوبەر لە ئێستا ئەمە لە ناو ئەو شوێنێک کە داوام لی دەکەم کۆمەڵە گەنجم خەرکردەوە کە ئێستا ژمارەیان 75 گەنجە دێشن هەمویان لەگەر من کاری خۆبەخشی دەکەین لەلایەن کەناڵەکەی بەڕێزدانیشت و چەند ئیشیمە بڵاو کرایەوە لۆنمونە ئەو مانگەی هەڵمەتی قوتابخانەکانمان ڕاگەیان هەموو قوتابخانەکانمان لەسەر ئەرکی خۆمان خاوێن کردو چەند ئیشتکەمان کرد سەر من هۆڵەکان لە ترسیمە دروست نەبوونی لافە و چەند ئیشی جوان کرا ئەدەی کامە گەنجیان ڕۆژێک دەستگایەک بانجی کرد بێ بڕۆ لە فرانە ئیشی بە کە چەند شوێنی گەورەش پێ دەرم لەو کەس نەزانێ ئێستاوە دەڵێن لە فۆرم پڕ دەکرێتەوە لە ڕێگەی ئۆنلاینی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆ ئێستا پێم وابێ سەردەمەکەەوە هیچ مالێک نی ئەنتەرنێتی نەبێ هێڵی ئەنتەرنێت هەموو مالەکەی وەڵامەکە بدەم و احتیاجگەر بمبووری هەموو گەنجێکیش ئێستا لە سوۆشال میدیا ئاکتیڤە وایە تۆ فەیسبوکت نییە سوۆشال میدیا بەکار نایێنی بۆ نایبینی ئەم ئۆنلاینای کە ئەم فۆرمە ئۆنلاینانەی وەزارەتی کار باسی ڕقسەت ئەگە جوابی پرسیارە دەم باسی CV فۆرم ئۆنلاینی مەکە ئەمە هەمومان دەزانین CV چێ وەردەگیرێ ئۆنلاینی چێ وەرناگیرێ ئەتو دەرەی براگەورە ئەو هەلەی دامەزران ئەگەر ئەنگۆ هەموو لەسەر سیستەمی براگەورەی بڕۆن تەبعاً وەڵی بێکار نامێنێ لە وڵاتی بەس لە خوارێ کێشە هەیە لە خوارێ کێشە ئامادەن بچنەوە شوێنانە کار بکەن لەکوێ ئەو شوێنە گشتیانە پرۆژەی وەکو هێزی کرێکار یان ڕێستورانتە یان کافەیە یاوەکەم
بايق قسە وەکو گەنجێک ئامادەی تەماشای برا ئەمە چاوەشی یەک قسەی بە برای خۆم چەند پرۆژە کەس نزانی پێویست بوو هەتا گەنجی ئەو سنوورێ هەبیتن یەک کەسیت کەی لێ نەبێ بڕۆ تەماشایکە کابرا بە عەسەم دوو کەلیمە عەرەبی و تورکی دەزانی کردیتیانە هەرا ئەوە مدیرە ئەوە معاشی 15 ملیۆن و 20 ملیۆنە فەقیرەکە شەر دانیشتە لە مارێ ئەو بە ڕێزە قسەی زۆر جوانی کرد عفوناوەکەیم لە فکر چوو ئینسان ئەگەر بێکار بی یعنی گەنجی ئێستا کارەساتە ئینسان ئەگە بێکار بی خوا بزانی چ ڕوو دەدا والله هەمووی تووشی کاک دکتۆر هەر هەمووی تووشی دەرمانی بوون والله هەمووی دادەنیش لە تەلەڤیزۆن لەگەر ڕێزم دێ نیو سەعاتە لە بەرنامەکەی دووسێ قسەی جوانکە وەسەلام بڕواتەوە کەس ناو گەنج سپاس پەیامەکەت گەیشت کاک دکتۆر پێت وایە گەنجی ئێمە بەشێک لە گەنجان خۆیان کار ناکەن یاوەتە بەخۆی ناکرێت پرۆژە ڕدەگەیەندرێ سەردانی چەندین پرۆژەم کردو بۆ بەدواچون بۆ بەرنمەیە بزانە با بەڕاشکاری قسە بکەین یعنی من هێزی کاری دەرەژی زۆرتر دەبینم ئی وڵاتانی دراوسێ زۆرتر دەبینم یعنی خۆ پێشتریش باسم کردووە لەگەڵ برادران جاران لە نەوتەکان وەستای دیوار وەستای کاشی وەستای گەچکاری هەمووی خۆمان بوون خۆماڵی بوون ئێستا هەمووی وڵاتانی دراوسێن یعنی نمونەیەکی زۆر سادەیە خۆی ئەگە دەرفەتم بدەێ من بە سێ بابەت باسی بکەم ناکرێت بە یەک دی و برێن گەنجانی ما کار ناکە یان حەزی لە کارکردن نیە دەکرێت بیکەینە سێ بەش گەنجانمانەیە حەزی لە کارە و داخوازی کارە و ڕەنگە ئامادەی ئەوەی تێدا بیتن کرێکاریش بکاتن و لە کافەیەکیش کار بکە و لە چێشخانەیەکیش کار بکاتن هەشە حەزی لە کارە بەڵام لە بەردابوو نەریت و شەرمە و عیبە و ڕەنگە دەرچووی زانکۆیە نەتوانی هەموو کارێک بکە لە ناوانش گڕوپی کەشمان هەیە حەزی لە کارکردن نییە و توانای کارکردنی نییە و یان کار ناکاتن تا دەگاتە دوای باسی کرێکاری بیانی دەکەی کرێکاری بیانی بڕۆ تو توێژینەوەکان بخینەوەی لەسەر وڵاتی عێراق کرایە سەیریکە باشەمە چەند کرێکارمان هەیە لە ملیۆن زیاترە و بزانم لە وڵاتی عێراق بەگشتیە لە هەرێمی کوردستان ئەمن ئامارم لا نیە بەس واتەوە قوع دەکەم ڕێژەیەکی یەکزار زۆروی ئەگەر کرێکاری لێرە مانگانە 500 دلاری وەگریتن ئەو 500 دلارە مانگانە تەحویلی وڵاتی خۆی کرێکاری خۆماڵی مەبەستە نەخێر بێگانە ئەوە داهاتی احتیاتی نەقدیت ئەوە هەمووی دەڕوە دواتر ئەمە وڵاتە چین ئیستیهلاکینە بەکارهێنەری یعنی بەوەی کە ئەو یاسایە بێتە بواری جێبەجێکردن بە شێوەیەکی زۆر ورد و زۆرترین لاو سوودی لێوەرگری کۆمەڵک شتەیە دەبی بکرێتن لەوانە ئەمن پێم وایە لەوانە دەبی باە خەچی زۆر دیسان ئەو جارە بە فراوانی بە کەرتی کوشتتوکاڵی و کەرتی سامانی ئاژەڵی بە کەرتی پیشەسازی بدرێتن دەرفەتی پرۆژەی گچکە کاری گچکە بۆ لاو گەنج لەسە بنەما و کۆمەڵێک مەرجێ ئەو شتانەی جەنابەت باس دەکەی یعنی دەبین ناوناوە حکوومەت ئیعلانی دەکا ڕای دەگەێنێ لە بواری کشتتوکاڵ چەندین پرۆژە تەنانەت وی لێ هاتووە ئێستا بەرهەمی خۆماڵی بەرەمی هەرێمی کوردستان دەچێتە دەرەوە لە بواری ئاخیر پرۆژە ئازام پرۆژەی گەشانەوە بڕاگەێنرا بۆ قەرزی بچووک و بۆ پرۆژەی بچووک باشە ناکرێ ئەو گەنجانەی کە داخوازی کاریان هەیە بە دووادا چونکەن بۆ شوێنانە لەسەر ئەو دام و دەستگایانەی کە کار لەسەر ئەو پرۆژانە دەکەن وەکو جەنابی شێخ بە دوادا چوونەکی ورد هەبی لەسەر ئەو بابەتە چونکە بابەتی گەنج حقەتەن زۆر هەستیارە ناکرێ فەرامۆشی بکەی ناکرێ بایەخی پێنەدەی ئەوە وزەیە کە دیسان دەڵێمەوە وزەیە کە ئەگە دەرفەتەکی ڕەوای بۆ نەدۆزیەوە پێداویستەکانی بۆ دابین نەکەی لێی گەڕی بەرچی بەتاڵبی کۆمەڵێک کێشە و گرفت بۆ خۆی و خێزان و کۆمەلگا باشە کێشەیەک نییە با ئێستا من ئەو خاتونە بە ڕێزە خەڵکی سووریا عەرەبە خۆی و خانەوادەی ئەلێرەیە ئەوەی تەنیشتیشی پێم وابێ هەر خەڵکی سووریا و عەرەبە پێشتر قسەم لەگەڵ کردووە وتی کە هاتمە کوردستان یەک ڕۆژ بێکار بووم ڕۆژی دوم کەوتۆتە سەرکار هەردووکیان لە ڕێستورانتێکی ژەکەن بەیەکەوە لو سمحتي إذا تفضلي صار كم سنة أنت هون؟ مساء الخير سنة ونص مرحبا بك صار كم سنة أنت هون؟ صار لي سنة ونص سنة ونص كيف حصلتي على عمل هون؟ كيف حصلتي على عمل هون؟ على مكاتب التوظيف دفعت عملت استمارة لقدمت عليها واشتغلت بمطعم صار لي سنة ونص اشتغل فيه سنة ونص وعندك عائلة؟ عندي 3 أطفال مع زوجي سيمن دالي هي ليرة لقل بابلين هاوجينكي تفضلي ڕەنگە هەتا لاوی مەش کە دەستە هاندەران هەموو کارێک دەکا
باش بۆ لە وڵاتی خۆمان نیکە لە هەموو لێرەدا دەبی وزارەتی کار و وزارەتی پەروەردە و میدیا ڕۆڵ بژێڕین بۆ یعنی دەکرێت حکوومەت و وەزارەتی کار بێ لە دەرگەی ماڵە گەنجەکان بدا بڵە کاکەوەرە بت بۆ مەسەرەویشە نەخێر ئەتو دەبی دەرفەتی کاری لۆ بکەیەوە بە دوواداچوونەکی تەواوت هەبیتن ئەو دەرفەتە بگاتە لای هەموو گەنجەکان لەلایەک کە شکار بکەی کە ئێمەی ئەندامانی کۆمەلگا بە چاوی ناشیرن سەیری هەندە کار نەکەن ئەمن بەس نمونەکە بۆ دەینەوە لەسەر قسەکانە دەمێن نمونە بێنمەوە ئێستا باسی ئەوروپات کرد باسی ئەوەت کرد کە دابوون هەریت لای ئێمە زۆر جار ڕێگرێت لە ئێستا من راپۆرتێک پاکێجەکەیان بۆ ئامادەکردم لە وڵاتی سویدەوە با بێکەوە سەیری بکەین گەنجێکی کوردە لە وڵاتی سوید کار دەکەن من ناو محەممەد کاو عەبدوڵڵایە نزیکەی دوان ساڵ لێرەمە قانونیان و کەسێک کە ڕۆژانە تەنیشکە 8 ساعت نابێت زیاتر بێ بەڵام من یان ساڵە ئیشەکەم ڕۆژی هەیە 2 ساعتیشم کردووە ڕۆژی 3 ساعتیشم کردووە ڕاستی بۆ کەسانێک کە دێن لێرەکانە تازەن لێرەکانە بڵێن کە میشکردن زۆر سەختە بۆوان و خاستن بۆ کەسانش کە تازاتون تێرەکانە ئەگە ئیش نەکەن ژیانکردن زۆر زەحمەتە لێرە چونکە هەموو شتێک ئێستاکانە چۆتە سەرە بۆنە کرێخان و هەر شتێک کە پێویستە هەمووی پارەیە ئەویش پێویستی بە ئیشکردنێکی زۆر هەڵوتەکەشانێکی زۆر زۆرە تاکو توانین پارە دەستبێنی لێرەکانە لەگەڵۆشە لێرەکانە لە مەرجەکانی سویدا وەکو جاران نەماوە خەڵکی توانی بە ڕەژ ئیشکە بەڵام ئێستاکانە ئیشی ڕەش بەی شوێک نەماوە لەبەر چی نەماوە ئێستا قانونشت گۆڕدراوە ئێستاکانە زۆربەی خەڵکە بە ئیشی سپیکە ئەو کەسەش کە قامەی نەبێ ناتوانێت ئیشی سپیکات من لە ماوەی ئەم یان ساڵەیە چەندینیشی جیازم کردووە و هەر ئیشێکش لێرەکانە ئەزمونێکی خۆی هەیە وەلەکان من لە باڕیشم کردووە 3 ساڵ لە باڕ و هوتێلە دوایەوە دەرسم خوێن بۆ شەهادەی مەطعەم ئێستا من شەهادەم هەیە و بۆیە لە مەطعەمی شەکەم و ئیشکردنیش بەڕاستی لە ئەوروپای عیب نییە هەتاوەکو کابرا یەکێک قاپشۆر بێ یاخود ئیژی پاکردنەوە بکە ئەم شتانە هەتا ئەو ئیشانەش پێویستی بە ئەزمونێک هەیە پێویستی بە ئەوە هەیە کە شارزایەکی لێ هەبێ سەختیەکی خۆی هەیە تاکو ئیژە وەرەگری و بۆ شەهادەشتی واش تەبعەن پێویستی بە خوێندن هەیە ئەو کەسێک کە بشخوێنێت پێویستە لەگەڵی ئیشیش بکات چونکە ئیش نەکات ناتوانێت پارەی خوێندنەکەی بات لێرەکانە خوێندن بە پارەیە کاک دکتۆر پێشوەی بگەڕێمەوە لای جەنابەت ئەو گەنجە ئازیزە باسی ئەوەی کرد کە تۆزێک دیار بوو دڵی پڕ بوو دەمەوێت پرسیارت لێ بکەم لەسەر ئەو پاکێجێک کە بینیت فەرموو تۆ ئامادەی وەکو گەنجێک ڕۆژی 13 ساعت کار بکەی بەڵێ گەنجی هەیە 13 ساعت ئیش دەکا بەز نییە ئەزانی چی ئەمن بڵێ با گفتگوێ بکەین بەسەرەوە بکەین ئاسایی لە ماوەی مانگێکدا چەند جار چووی بۆ ئەو شوێنانە کە کارت دەستکەوێت من ناڵێم وەکو ئەوروپا بەڵام ئەو شوێنانەی خۆمان بەخوای کۆمپانیا نەمایە لە دەرکەی نەدەین بۆ کار دەست نەکەوت یعنی کەس دەستکەوتووە نانە دەستکەوتووە بەنسبەتی زۆر کەم کاکە تەسکە نایڵێ کاکە واستە کاری نایرە لە وڵاتی برای من یعنی هەست پێ ناکەی ئەمن دەرێم یەک پرسیار لێ دەکەم ئەمە دەرێم خۆزگا ئێستا ئەو بەڕێزانە شت بەدەستم نیە با بە خۆیان خۆزگە و بەرنامەی تو ناو بازار بێ ناو کاسبکاران بە خۆزگا ئەمە دەرێم خۆزگە وەڵڵاهی مەعەد نییە دەکەم وەڵڵا خۆزگا دوو قارەمان دوو سەرکردی 3 سەرکردی وەک کاگومێدمان هەبە کاکە بابێتە ناو خەرچ چ ڕۆژێک نبینی ناو بازاری هەولێرێ نەگەڕێ ئەوە پیرەمێردەکەەوە فلانە گەنجێکی بێ ئیشداوای بمورە کافتریا بەڵێ ڕێستورانتێکی سادە بەڵکار واسی دەوێ لۆ بەس ئەو ئیشانە ئایا لۆ ئەو ئیشانەنا ئەدی لۆ ئەو ئیشانە هێزی کار بێ بیکە باش ئەوانەی کە دەست نەدەرێ زۆر بیان ئەوان هەرچ گەنجێک دەستە دەرێ و یەک لە نمونونەکان بۆ گەنجە تەمەنیشی درێژ بی ئیشاءالله بە زۆربەی ئەوانەی کە لە دەرێنە خۆمەش برادەرمان زۆر هەمووی چ دەکا هەر هەمووی غەسلێکی دانای و لە غەسلەکەی دەفەرمو با غەسلێک بێستا 5 گەنج دەرکوانە با ئیشە بکە باشە بۆ ئەو خەڵکان ئەی باشە یەک باشە ئەو بەرنامە پێشکەشکرد یەک لیژنەی بنێرەکەنە من ناو شوێنی من ئەو عەدیقەیەم کامن ڕۆژانە لاوم لەکنە بابێت لە گەرەمەندانیشی بە یەک تەلەفۆنی 100 گەنجی خڕ دەکەم بە ئەو گەنجە بێ ئیشانە بزانام پرسیارەشە ئاراستە دەکەن دەست خۆش دانیش دێمەوەلاتان بە فەرمەوە تۆش فەرموو
بە خێراتنی میوانەکان دەکەم زۆر سپاس کاکشانە توش بە خێراتیەوە تازە تو دەرەی لە غەسلی زۆرە لێرە ڕاستە غەسل کابرا لە نوێی سپێنی دەچێت تا شتێوارە 10,000 دەداتی خۆ کارکردنەوە کارکردنە پەیوەندیدار لایانی پەیوەنددار ئاگدار بکەنەوە هەدەری دەکە کابرایشەکە ئەگەداری کاتەوە ئەگەرانی پەیوەنددار کاکە ئێستا ساعت مارکێتی مۆڵەکان ئامانجەکانی ئەو بەرنمەیە بمورن کەوا دەڵێن بڵاوکردنەوەی هۆشیارێ لە ڕێی ئەو بەرنمەوە تۆ کاتێک کە کار دەکەی مافت هەیە لە بەرامبەردا تۆ ئەگەر لایانی پەیوەنددارت ئاگدار کردەوە جارێک دوان ساحێبی کارەکەت خاوەن کارەکەت ناتوانێت بۆ شێوەیە مامەلەت لەگەڵ بکە وایە حەسی بخەن وایە قسەکەی منداڵمان ڕاستە من لە ڕوانگەی یاساییەوە ساپۆرتی و برا بە ڕێزەکەم ئەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاک لەو شوێنانەی کە کاری تێدەکەن ئەگەر بێت و بەس تەواوی هاوڵاتیانی کوردستان ئەوانەیە کە کاری کرێکاری ئەەکەن لە کۆمپانیاکانی تایبەت یاخود لە هەرتی تێکەڵاو بێت و یەک جار یاسای کار بخوێنەوە تەواوی مافەکانیان لە ناو یاساکە دەستەبەر کراوە و لە ناو یاساکە بڕگەیەکی زۆر باش هەیە کە کرێکار بە هیچ شێوەیەک لە 350,000 کەمتر نییە ئەوە بڕیاری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە لە کابینەی ڕابردوو 285,000 بووە کاتژمێری کارکردن 2500 دینارە لە هەمان کاتدا بۆ تۆمارکردنی سکاڵا ئێستا کە زۆر کارە ئاسان کاری کرایە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هێلێکی کارا کردووە کە هێلی 5500 لە ڕێگەی ئەو هێلەوە کرێکاران سکاڵای خۆیان لەسەر خاوەن کارەکانیان تۆمارەکەن هیچ خاوەن کارێک لە هەرێمی کوردستان ناتوانێت لە یاسا دەربازی بێت چونکە ئەگەر ئێمە بمانەوێت یاسا سەروەر بێ پێویستە یاسا لەسەرەوە لە سەرمان جێبەجێ بکرێ ئێنجا بێتە سەر تاکەکان بۆیە دڵنیاتان دەکەمەوە هەر کاتێک ئێوە خاوەن کارەکان خوا نەخواستە پێشێڵی مافەکانتانەکە ئێوە یاسایەکی گەورە هەیە کە داکۆکی مافەکانتان ئەکات دەنگتان هەڵبڕن تاکەی کۆت تاکەی ناهۆشیاری لە مافەکانتان خۆی ناشارەزایی لە مافەکان ستەمێکە تۆ لە خودی خۆت ئەەکەی تاک بەرامبەری خۆی گەورەترین ستەم ئەکە ئەوەیە کە بە دوای مافەکانی ناگەڕێ بەدواچون بە مافەکانی خۆی نەگات گەیشت چێشخانەکان دەکەی باوکە چێشخانەیە کافتری ئاسنت هەیە کارگەی شیشت هەیە کارگەی چەمەند تۆت هەیە زۆر کارگەی ئەوانی ئەتو جەناب دەرێ باوکە بە ساحیبەکەی کورتە ئەگەنە هیچی کوردی تدانە بەزۆکەکە معارەب بوو بیانی دەرێنەوەی بۆ کورد نەبێ کوردنەبی هێزەکارە خۆماڵی نەبێ بۆ دەستی دەرە کوردەکە مەسەلە کابرا 500,000 داتی لە هەش دەست بێنی بێتە 12 شێمارومداریە بەس ئەوەی لێ ئیش دەکە مەسەڵ سێ کەس دەست خۆشبی کاک دکتۆر مەسەلەیە هەرویستم بێزگەلەوەش لەسەر پاکێجەکە کە باسی دابوونەریتت کرد بۆ لە ئەوروپا ئاسایی بێ کەنجی خۆمان هەموو کارێکە بۆ لە وڵاتی خۆمان نیکە هەندە ئاسان نییە ئەتو کەلتوری وڵاتە چکە بینی برێ دەکرێت لە کنەمە ژوابی پێم وایە شتەی ئەو سروشتی نییە ئەوانە ئاینە لەگەرمە جیاوازە پێشکەوتنیا لەگەمە جیاوازە کە ڕفتار و هەرس و کەوت و شێوازی پەروەردە و کۆی گشتی کۆمەلگایەکان لەگەمە جیاوازە باشە ئەمە لە قۆناغە چینە ڕەنگە ئێستا قبولمانە ئافرەت بسی کار بکە زۆر تەبیعی ساعت 8 شەو بگەڕێتەوە ئەگەر 20 ساڵ پێش ئێستا بگەڕێینەوە ڕەنگە ناردنی ئافرەت و زانکۆی ڕەنگە کارە چێندە ئاسان نەبوو لە کردی تایبەتیش بەڵێ ڕۆژ لە کارێکی ئاسان نییە ئەمن کە باسم کرد جەنابەت گوتت ناکرێمە بچین لە دەرکەی دێن ئەمن نا دەڵێم کاری ڕاگەاندنە کاری وزارەتی کاروباری کۆمەڵایەتیە لە ڕێگای کۆمەڵێک سەرچاوە باشە خەڵک وشیار بکاتەوە کە ئەمە ناکرێ بە ناشینی سەیری پیشەیەک بکەین و پیشەیەش کەش بەرز بکەینەوە لە شوێنی گشتیە ڕێز لەوەی بگرین لەبەر ئەوەی ئەو کارە دەکاتون بێڕێزی بەرامبەر وەش بکەین کە ئەمە لەلایەک لەلایەکە ئەو بەڕێزە بەس دەمەوێت ئەوەی باسکەم چکەم لە زۆر توێژینەوەکە خەردیتمەوە ئەوانەی کە لە وڵاتی عێراقیش یەک لەو کێشانەی کە هەیە گەنجی ئێمە ئەگەر کەسێک ئاوسەر داری کردبی و مناڵەکی هەبی دەتوانی کار بکاتن بە 300,000 دیناری یان 350,000 دیناری خۆی و خێزانەکەی و مناڵەکەی بە مانگێک بەڕێو باتن ئایا بارودۆخی ئێستادا ئەو بڕەپارەیە بەشی پێداویستەکان دەک ئەمە لەلایەک کە کرێکاری بێگانە کە دێتن ڕەنگە چەند وڵاتەشکەی کردیە ئەزمموی زیاترە لەوەی ئەمە
خاڵێک و زیاتر کار دەکات کمتریش کار دەکاتنیشی ئەتۆگە سەرکە ئەوانە ئێستا زۆربەی لێرە کارەکەن لە هەندێک وڵاتن $100 لەوان یەکجار زۆرە کەڕوانی وڵاتەکەی خۆی دەکاتەوە ڕەنگە بتوانانی خێزانێک دوو خێزان پێ بژێنی بەڵام $100 ئەو گەنجەیمان ناتوانانی خۆی پێ بژێنی پێداویستەکانی مانگەش خۆی پێداوی بکاتن چونکە ئەتوو دەبی ئەو بڕکە ئەو بڕەپارەی کە دەیدەیە ڕەچاوی بارودۆخی ئێستاش بکەیت حدی ئەقسای حدی ئەدنایی ئەو پێداویستەکان چەندە و پێویستە ئەو کەسە لە چەند کەمتر وەرنەگریت و چەند کاتژمێ ئەمانە هەمووی دەبێ ڕەچاو بکرێت لەگەر بارودۆخیش گۆڕانی بەسەردابێت ئەمەکەت گەیشت کاک دکتۆر کاک شێخ 71 وڵاتی جیهانی نوێنەری دەستی کاری هەیە لە وڵاتی ئێمە بۆ گەنجی ئێمە کاری دەست ناکە 71 وڵات خەڵکی هەیە لەو هەرێمی کوردستانە بەسەر تاسەری پارێزگاکانی گەنجی ئێمە باشە هەر بەجددی یعنی وەکو بەڕێزانە باسییان کرد یعنی بۆ شوشتنگی ئۆتۆمۆبیل یا ڕێستورانتە یا کافێ یا کارگەی ئاسنێک یا پرۆژەیەکی وەبەرهێنان واستە واستەکاری دێ بەجددی بۆ هێزی کار دەزانی کاک سین سپاس بۆ ڕوونکردنەوەکان و جەنابی دکتۆر و حەسیبەخان کە بەگشتی ئەو دالۆگە بۆ ئەوەیە کە ئێمە بگەینە ئاکامێکی گەیشتوینە ئاکامەکەی ئێمە بەڵام چۆن جێبەجێ بکەین جاری یەکەم ئەو بە ڕێزە باسی ئەوەی کرد کە حەقی ئەوەندە سەعاتکاری پێکەن بە 10,000 گرێبەستی کارکردن هەیە ئێمە ناچاری خاوەن کار دەکەین لە ئێستەوە بە بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت هەتا دەچیتە سەر کارەکەت گرێبەستێک واژوو نەکەیت خاوەنکار مافی ئەوەی نەبێ کارت پێ بکات و ئێمە وەکو حکوومەت بەرپرسیارەتی یاسایی جەنابەت دەپارێزێت کۆپێکی ئەو گرێبەسەی دەوێت پێم وابێ سندیکای کرێکاران تا ئێستا ئیشەکانی بەڵام لە ئێستا ئەم قۆناغی کە تێداین با بڵێن کۆمەڵێک هەنگاوی زۆر پراکتیکیمان بڕی گەیشتینە قۆناغێک ئێستا ئێمە داکۆکی کاری مافی کرێکاری ناوخۆیی و بیانیشین چکە بیرمان نەچێ ئێمە وەکو جەناب دواس کرد کەسی بیانی لێرەیە بە دوو شێواز لێرێ وەکو دەستی کار لێرێ وەکو بەرهێنیش لێرێ و ئەم بارودۆخە ئابووری کە بەسەر هەرێمی کوردستان و ئەم هەموو کێشە و گرفتانە کە ڕووی لە ئێمە کردووە تەنها هەرێمی کوردستان نیە ئێمە ڕاستە ماڵی خۆمانمان لێ دیارە بەڵام ئەمە لە شارەکانی تری عێراق یەکجار زۆر زیاترە چکە ئێمە لە هەمان کاتا ئێمە ئەندامین لە حکوومەتی عێراقی سەردانی شارەکانی ئەوانی شەکەین و حاڵیان نەبینین زۆر بارودۆخی ئابووری یان با بڵێن گەنجی ئێمە ڕەچاو بەراورد بکەین زۆر باشترە هیچ کەسێکی بیانی بەبێ گرێبەستی کارکردن ناتە ئێرە بەبێ کار ناتوانێ بژێ زۆر جار کەسی بیانی خۆی و هاوسەرەکەشی کارەکەن بە دوو کەس کارەکەن گرێبەستی کارکردن ناچاری خاوەنکارە کات نەک کاتێک کە میزاجی نەبوو بەڕێز تۆ تەواو لای من کار ناکەیت نەخێر بە گوێرە و گرێبەستە بەڵام ڕاستی شتێکیش هەیە من ئەگەر خاوەن کار بم با زۆر بە ڕاشکاونە لەگەڵ ئەم گەنجە بەڕێزانە ئەم خۆشەویستانی خۆمان قسە بکەین و لەگەڵ وڵاتیانی خۆشمان کرێکار دەبێ یەکەم کەسیان ئەوەی کە کار دەکات لەو شوێنە شوێنی کارەکەی وەکو ماڵی خۆی خۆش بێ و بپارێزێ وڵاتەکەی خۆی خۆی بپارێزێ وەکو چای خۆی پارێزێت چکە من کاتێکە کرێکار دێنم کاکە کرێکاری بیانی پێویستی بە ڤیزە هەیە پێویستی بە نشینگە هەیە پێویستی بە دەستەبەری کۆمەڵایەتی هەیە پێویستی بە دابینکردنی شوێنی مانەوەی هەیە ئەمانە هەمووی مەصرفن تێچووی کرێکاری بیانی لەسەروانەشەوە هاوکاری کەسوکاری دەکات لە وڵاتی دەرەوە دەشینێت ئەمە باشە خاوەنکاری خۆمان ئەم بەڕێزانە کە کار بە دوای کار بگەڕێن و کار بکەن ئێمە بەڵێنتانە دەینێ لەسەر بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت بەو بڕیارە ئێمە هەلی کارتان بۆ ڕخسێن کاکشێخم برا بەڕێزە جاری پێشوو دەرفەتونەدا فەرم قسەی خۆت بکە ئێوارە باش هەر پرسیارەکەم یا شێخە لەسەر دەستکاری بیانیەکان باز دەکات دەرێ ئەو شوێنانەکە نشینگەی دێ و پاسەپۆرت پشتە پێشتخوا بەڵێ ئەو شتانەی کە پێویستە دەبیت لۆی جێبەجێ بکەی کولفەی زیاتر دەکەوێت ئەوانەی ناو بازاڕی ئیشێ دەکەن ئەوانە چێ پاڵپشتیان دەکا و چێ نشینگەیان لۆ دابین دەکات کامانەیە ئەو بەنگلادیشانێک کە ناو بازار هەموو ئیشی سەر بەخۆ دەکەن وەکو سەوزەمیوە و ئەو کاران دەکەن چێ پاڵپشتیان ئەوانەی کۆمپانیەکان زانیمان بەڕێزیان باسی کرد بەس ئەوان چێ پاڵپشتیان دەکەیەک خاڵ یەکەم خاڵ دووەم لەو ئەو کارەشان قۆستۆتەوە لە وەرگەنجی ئەمە نایکەن بمبورن یانێ ئەو من وەکو بێکارە قسە ناکەم وەکو گەنج قسە دەکەم تۆ کارە دێ کارم هەیە ئەمە گەنجی ئێمە لە ینی لە ناو بازار سەوزە بفرۆشێ و
پێ عیب نەبێت عفومکە فەرمو باسیوەی دەکاتم وێنە کاک بەختیار ئەمن سێ ڕۆژە پێوەمە کۆمەڵە گەنج بتوانن کەوکەباوی بڕۆشنە سەر ڕێزەی دویان سوورینە لەو بەر و لەو بەری وەرە پێشمایکە فەریان سوورینە تەنیشت ئەو بەر و ئەو بەری سوورینە کاکە لە چه موافقەت وەرگرتی وەڵا ئیش دەکەن ئێ لە چێن دەرێ پێت نارێن یەک مانگە پێوەمە بەسە تا شیشەشمە قەریت کەوکەبابی لۆ 5-6 گەنجی لێر کوانە دابنێم چی ئیش کاتن ئەتو مەرە کوردەکە ئیش ناکە کوردەکە دەیکا بەزدۆ موافق پرسیار دەکەم ئەم پرسیارە ئەگەر گەنجی ئێمە ئیش کاتن ئەوانە بڵێ ئایاوە ئیچێ ئەو حرەبە لەوێن دەرێدانیان ئەو سووریان ئەو کەسە لەوێن دەرێدانەیە بە شریکایەتی لەگەریتی برای من یاشێ ئەفۆن توش قسەکە تاوە فەرمو لە بۆ خاتونش پرسیارەکەمەیە باسی ئەوەی دەکە دەرێ یاسایەکان هەموو لە بۆ هەموو کرێکارێک مافەکان دەستە بەرکراون بەڵێ ڕاستە خاڵەکان باز دەکرێن بەڵام لە هەمان کاتدا ئەمن زۆر جار بینیتم لە کۆمپانیاک یەک ئیش دەکە مەقسەد دەرێ سعات ئۆن دەلۆن دەدرێ ئەگە تو باست کرد لەکنە من نامینەی کابرا لە ترسی ئەوەی قسەکەی ناکە ئەگەر مشینە خاتون باز دەکە ئەویش دەزای مافی چیە و ئەرچی چییە بەڵام ترسەکەەوەی لێ دەکا دەرێ لێرە بەڕێم کە چزیەکنی ئیشم هەبی و دەستان خۆشببی هیوادارم حەسی بەخان ئەوە چۆن کۆنتترۆل دەکرێت ئەو دیاردەی تازە باز کرد ئەو حاڵەتە بەڵێ ئاماژەمان بەوە کرد کە مافی کرێکاران بەرمەبنای یاسایەکی تۆکمە دەستە بەرکراوە ترساندوێتی بەوەی ترساندووە کە لە کارەکەی دوور دەخاتەوەوانە بەڵام ئەگەر بێت و ئەو سکاڵا بکات ئیجراعاتی یاسایش لە خاوەن کارەکە وەرەگیرێتن ئەوە نییە کە کرێکار بێکار بێت و خاوەن کار لێبوردنی بەرامبەر بکرێ دەستخۆش بەس کابرا بێکار دەبی هەنی هۆکارەکەی چییە؟ شتیوا ڕوویدا ئەفۆم کە شتیوا ڕوویدا چکگە ڕووی نەدابی لێرە باز ناکرێ وەکو مەسەر نوێنەری چەند گەنجێک وەکو کۆمەڵک گەنجێک بەڵێ ئیزراعات دەکرێ و بەرنامە و ئەوان هەموو بەڕێ دەکرێت بەس ئەمیش بەڕێکرێت یەکێک لە بەرگە هەرە گرنگەکان لە ناو یاسای کار لە کاتی هەبوونی ناڕەزایی گردبوونەوە مانگرتنی کرێکاران بە شەخصی بێ چ بە کۆمەڵ بێ بە مەرجێک تەنها لە کەرتی خزمەتگوزاریات ئەو خزمەتگوزاریانە نەبێت کە 24 کاتژمێرین بۆ نمونە کار نەکاتە سەرداخستنی قوتابخانەیەک یان نەخۆشخانەیەکی تەواڕی بە شێوازێکی مەدەنیانە بێتن وێڕای ئەوەی کە دەستەبەری مافەکانی دەکات ئیجراعاتی یاسایی لەلایەنی بەرامبەر وەرەگیرێ لەو کاتە کە تۆ سکاڵات کرد تۆ کار لە دەست نادەی بەڵکو تۆ کار کرێی کار زائیدەن ئەوەش ئیجراعاتی یاسایی لە خاوەن کار وەرەگیرێتەوە چونکە ئەوەی داوای کاری کردیە داوای پرۆژەی کردیە لە حکوومەت خاوەنی کۆمپانیایە تۆ شخصێک لە دەست ئەدەی بەڵام ئەو تەواوی کۆمپانیا چەندە هێزی کاری ناخۆ بەگەرجی پێشوەختە کە سەداەمیان زۆر پشتەوانە بۆ هێزکاری خۆماڵ گەیشت دەستخۆش کاک دکتۆر پێ وایە کار هەیە و گەنجی ئێمە کار ناکە یاوەتا هەر بە فعلی کاریان دەست ناکەوێت بزانە بارەسەر ئەو تەوەرە زۆر تەوەری پێش ئێستا باسی بابەتەکەت کرد ئەو خاڵە گرنگە لە لای من خاوەن کار لە لایوی گرنگ نییە ئەمە چێ ئەوە چێە بێگانەکە و هێزی کارەکەی دێ هێزی کاری بیانی دیسان دەڵێمەوە بەرپسیارەتی لەسەر نییە کرێی کمترە کاتیش زیاتر کار دەکا ئەوەی ئێمە لێرە ڕەنگە بەرپسیارەتی لەسەر بێ ڕەنگە زەوازی کردی هاوسەرداری کردی مناڵی هەبیتن باشە ئەو هیچ بەرپسیارەتەچنێت تەنها ئەویشە نەبی دواتر ڕەنگە ئەزمموی زیاتر بی و هەرزانتریشە خاوەن کاریش ئەوە هەردەبژێری ئەوەی تر نابژێری لێرە لەسەر ئەو یاسایی کە دەرکرایە بە شێوەیەکی زۆر توکمە بە چاودێریەکی زۆر تند جێبەجێ بکرێتن دەبی مافی گەنجی ما وەربگێرێتەوە دەبی دەزانی پێم وایە وشەشی سادەیە بەڵام گرنگە نازیان هەگرین کێشە و گرفتەکانیشیان چارەسەر بکەین ئەگەر ئارەزووی کارکردنی نییە بگاتە ئاستە کتێی بگەینین دواتر حەقی گلەید نییە کاتە پێویستی بەوە شارکردنەوەی گژیریە ئەو گەنجە دێ قسەکە فەرموو سەرەتا سڵاو لە تۆ کارت هەیە یان بێکاری من کار دەستکەوتووە بەڵام ماوەی چکەمە لە کارەکەشمدا چەند ڕۆژێکە تووشی ڕووداوێک بوومە ئەوەش حاڵەتێکی لە کارەکەمدا تووشێ حاڵەتی دەستبڕین بوومە لە کارگەی جام ئیش دەکەم لێرەدا دەمێ ئیزافەیەک بۆ قسەکانی دکتۆر بکەم کاک دکتۆر دەڵێ کەسانی بیانی ئیشیان ئەوەترە ینی زیاتر لە خۆمانێ دەزان و
و مەسروفیشان کەمترە حتمما کەسی ئێستاش خاوەن کارگەکان و ئەوانە بە دوای هەرزانیدا دەگەڕێن و بە دوای کەسانی زیاتر بە ئەزموندا دەگەڕێن و دەشلێ ئەو بیانیانە هیچ ئەوەیان لەسەر نییە ئەمن دەڵێم وانە بەڵکو ئەرچی بیانیەکەی قورسترە لای کە کرێکاری خۆمانە بیت چکە بیانیەکە لە ناو کارگەکەی دەمێنێتەوە یان لەوانەیە شوێنێکی بۆ داویم کە ئەگەر سبەی ڕۆژەیان کاتێک هاتو ئەو بیانیە شتێکی کردیان کارێکی هەڵی کرد ئەوە لەگەڵەوەی کە هێزی کاری خۆماڵی زیاتر بە دوای دەرفەتی کاردا بگەڕێ من ئەمڕۆ من گەنجانی خۆمان بە دوای کار بگەڕن زیاتر لە چەندین پرۆژەی تر کارم کردووە پارەم لێ خوراوە ئێوە تا ناوی شوێنەکان من بۆیە من ناوی شوێنێک ناێنم بەڵام فەرمو ئێستا شێ بەرپرسە من ئەمڕۆ ینی سێ چوار ڕۆژ پێش ئێستا تووشی ئەم ڕووداوە بوومە دەستم 23 تەقل دوراوەتەوە ئێستا کەس ناتوانێت خاوەنکار بچم شکایەتی لێ بکەم حەسی بەخان دەتوانێت ئەم گەنجە ئێستا دەتوانێت کێشەی ئەوەی چارەسەرکە یەکەم لەڕووی تەندروستیەوە کە دەستی لەسەرداناوە دووهەم لەسەرەوەی کە لە چەند شوێنێک مافەکەیان خواردو چی بکەوە بێگومان لە یاسای کار گوتمان یاسایەکە بۆ تەواوی ماف و لە بەرامبەری شایستەکانی کرێکار بە تایبەتی و لایەنە ئیجرائیەکانیش زیاتر لەسەر خاوەن کارەکانن ئەوانەی کە پابەندی یاساکان نابن یەکێک لە بڕگەکان باس لەوە ئەکاتن خوانە خواستە ئیشەڵڵە ئەگەر کرێکارێک لە کاتی ئەرگدا گیانی لە دەستدا ڕاستە و خۆ پێویستە دەستەبەری کۆمەڵایەتی منەوەی ئەمن کاتم زۆر کەماوە لە دوای بەرنامەکە توانین کێشەی گەنجە بگەینی بێگومان دەتوانین حکوومەتی هەمومانە چۆن من ئەتوانم تۆش بە هەمان شێوە ئەتانی ئەمن دەتوانم شکایەت بکەم بەڵام لە دوای ئەوە کە ئەمن شکایەتم کرد خاوەن کارگەکەم ئەمنی دەرکرد ئەمن چ بکەم ئیجراعاتی یاسایی لە خاوەنی باڵەگەر کرێ ئیجراعات ئێستا حەسی بەخان ئیجراعاتیا مەبلەغەکەی تۆ گەیشت حەسی بەخانی لە دوای بەرنامەکەەوە هەڵت بۆ دەداوە کاکسەهێن یعنی گەورەترین کێشەی کۆمەلگای ئێمە بە تایبەتی ئەوانەی کە کاری کرێکاری ئەکەن نادڵنیاییان هەیە لە کەرتی تایبەت لە چلەوەی شارەزای ئەو یاسانین کە چۆن داکۆکی کاری ماف و شایستەکانتانە هەمووتان بە ترسەوە کار ئەەکەن من کە کار ئەەکەم من زوڵم لە خۆم ئەەکەم کە بمەوێت لە شوێنێک نامورتاح بم و پێشێڵی یاسایم بەرامبەر بکرێت بێدەنگی هەڵبژێرەواتە پێویستە تۆ لە ڕێگای یاساوە و لە ڕێگای هێڵی 5500 وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی سکاڵات تۆمار بکەیت و مافی یاسایی و ئیجراعاتی یاساییش لە خاوەنی کارەکە تۆر بگری کاکشە خویستت ئیزافەیەکت هەبێ ئەگەر بە کورتی بیگەێنی فەرموو بەڵێ سپاس وڵا بەنسبەتی ئەو بەڕێزە دەستی ماندووبوون یەکوشین کە ئەوەی بەسەر هاتووە من تێگەم ڕاستەکە نایەوێ نەخاوەن کار دەیەوێت کێشە بۆ خۆی دروستکات نەکرێ کاریش دەوێت کێشە بۆ خۆی دروستکات و ئیشەکەی لە دەستدا بەڵام بەڵێن بێت ئەوە حەسی بەخان وەکو دەڵێ ئەوەی بەو کارە هەستا من حازرم بەیانی لە خزمەتی جەنابتم سەردانم کە نەکارەکەش لە دەسەدەی و ئەوەشی کە پێویستە وەکو حکوومەت بەرپرسیارەتی لە ئەستوەگرم لە پێشاوی بەڕێستان هەر کەس هەر نەک جەنابیشت هەر کەسێکی تر بەنسبەتی ئەوەی بەنگلادیشەکان بۆ لە ناو بازار ڕاو ئیشەکەن کاکە ئەوان وەکو جەنابی دکتۆر باسی کرد ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆنیە سێ شەفت ئیشەکات هەر ئیشی نەما دەچێت لە بازار میوەفرۆشەکەی ئەوە نییە کە دانیشێت ئەوەندە کار بکات و تەواو پاڵ بداتەوە پاڵ ناداتەوە لەبەرەوە ئەو خۆی ئۆڵڕێدی هاتوو بۆ ئێرە بۆ ئەوەی زۆرترین بتوانێت پارە و داهاتی دەستکەوێت و ئەوەندەی بنێرێتەوە بۆ کەسوکاری خۆی بەڵێ بە یاسا ڕێگری لەوە ناکرێت کە بەنگلادیشێک سێ زۆریش بکاتن لە ڕۆژێکدا ئێمە ئەو یاسایە ئەو بڕیارە بۆ خۆی بۆ ئەوەیە ئەو ڕێگریانە بەڵام هەندێک جۆری کاری ئازاد هەیە هەندێک جۆری کاری ئازاد هەیە کە ئێمە نابینە ئەوەی کە ڕزق لای خوایە ناتوانین ئێمە ڕزقی خەڵک بگرین وڵا تۆ نابێ و کارە بکەیت بەڵام ئێمە سیستەمی کارکردن میکانیزمی کارکردن بە پێ ئەو بڕیارە و ئەو ڕێنمایی کە لە وەزارەتی کار دەرچووە ئێمە بەڵێن دەدەین و جێبەجێەکەین وڵی حەقی کاک دکتۆرمان زۆر کەمدا کاک دکتۆرنکردنەوە گەنجە بەڕێزەی پێشوی پرسیارەکەت بکەی حەزم لێ بوو بەس ئەوەی ئەو ڕوونکردنەوەی لۆ بدەم ئەوەی ئەمن باسم کرد کە دەڵێم زۆربەی دەرفەتی کار یان کرێکاری بێگانە
باسی کۆی گشتی عێراق دەکەم باسی هەرێمی کوردستان بەگشتی دەکەم باسی تەنها حاڵەتی تو ناکەم یان چەند زاحێرە چەند گەنجێک ناکەم کە ئەوان حەزیان لە کارە و ماوەکی زۆر کار دەکەن و بەرپسیارەت باسیوانە دەکەم ئەوانە کە لە وڵاتی تکە هاتیینە لێرە هیچ ئیشی تریان نیە تەنها ئەو کارەی بکەن و کرێکارەکەی وەگرن و کرێکان ڕام بکەن لە لای ئێمە ڕەنگە ئەمن و ئەتو ئیلتیزاماتی خێزانیمان هەیە ئیلتیزاماتی عائیلیمان هەیە کۆمەڵێک بابەتمان هەیە ئەوانیان بەگشتی هیچی نییە لە هەموو توێژینەوەکانیش ئەوەی لە عێراق کرایە لەسەر کرێکاری بێگانە کۆی گشتی باز دەکات دەرێ ئەوانە بە کرێی کەم بۆ ماوەیەکی درێژتر یعنی سعاتی زیاتر ئیش دەکەن بە کرێیەکی زۆر کەم ڕەنگە زۆربەی هەرە زۆری لاوەکانیمە و استعدادەی نەبی زۆر کاک دکتۆر دوهەمین پایانتان بگەن لە بەرەوەی بەداخۆ بەرنامەکەمان بەرە کۆتایی ڕۆیت من حەزم دەکرد زیاتر گفتگۆمان کردووە بەڵام دەرفەتەکارەوەندە ئێستانداردا کاکشەکەگەر لەبارەی دەبێ بەڵێ پەیامی بەنسبەتی هەندێک دەرەوەی شارەکان ینی فۆکەس لەسەر ناو شارەکان بێتەوە بەڕێزی کرد بەڕاستی هەر لە ماوەی پێشوو لە مێرگەسۆر کارگەی شیرەمەنی کرایەوە کە سەتان کەس دەرفەتی کاریان دەستکەوت لە هەڵەبجە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەبینین هەلی کار بۆ بواری کشت و کاڵی لەلایەن وەبەرهێنێکی سنووری هەڵەبجەوە دابین کراوە بە پێی بڕیارەکە دوایین شت کە دەمێ ئاماژەی پێ بکەم پرۆژەی ئەو پرۆژە لە هەر شوێنێک بوو لە هەر شوێنێک بوو دەرفەتی کار بۆ خەڵکی ئەو ناوچەیە ئەو شوێنە دەبێ و بە خۆشحاڵیەوە ئینشاڵا گەشتبین بین کە بڕیارەکە جێبەجێ کرێت و زۆرترین هەلی کار دەبێت و شڵە جەنابەت حەسی بەخاندەوە پێیان دەگەر وێ ڕای سپاسی بێ پایانم بۆ تەواوی میوانانی ئەم شەو دەستیان خۆش بێ سەرنج و پێشنیار و ئەو بابەتانەی باسییان کرد وانەبی ئێمە کە لە دەسەڵاتی یاساین بێخەبەر بین لە معاناتی ئەوان بێگومان ئێمە نوێنەرەتی داوخواستی ئەوانمان کردووە لە ڕێگەی یاساوە ئەمڕۆ و بەیانیش هەر داکۆکی کار و هەنگاو بە هەنگاو لەگەڵیان ئەبین بۆ دەستەبەرکردنی مافەکانیان و یەک تکام لە هەموو ئەو بەڕێزانە هەیە کە کرێکارن و لە کەرتی تایبەت کارەکەن بەبێ هەبوونی گرێبەست لەگەڵ خاوەنی کار هیچ کارێک و وەرنەگرن چونکە لە ڕێگای ئەم گرێبەستە دەستەبەری کۆمەڵایەتی ماف و شایستەکانیان ئەکەن و خاڵێکی تری زۆر ئەرێنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە 26 ئەیلولی ئەم ساڵ کە ڕاگەیاندنی پرۆژەی گەشەپێدان بوو بۆ بزنسی بچووک و مامناوەن لە هەرێمی کوردستان ئەوەش پاڵپشتێکی دارایی و هێزێکی معنەوی بە گەنجانی وڵاتەکەمان ئەدا ئومێد دەکەین کابینەی داهاتوو و ساڵانی داهاتوو تەواوی کێشە و گرفتەکانی گەنجان ئەگەر بە ڕێژەی سەدا سەدیش نەبێ بەڵام بە ڕێژەیەکی باش چارە سەرکرا کاک دکتۆر لە کورتترین کاتدا ئەگەر ئەو پرۆژەی کە باسییان کرد ڕێژەی سەتان بارانیشی بەسەردا پێم وایە زۆر گرنگە پێم وایە زۆر پیرۆزە بەڵام زێبەجی میکانیزمی زێبەجێکردنەکەی دەوی بایەخەکی یەکجار زۆری پێ بدرێ دادوەری تێدابی باشە ویژدانی بەدایەتی تێدابی لە زێبەجێکردنەکەی ڕەچاوی هەموو چین و توێژەکان بکرێتن لە هەموو شوێنەکانە لەگەر فراوانکردنی چالەچەکانی پیشەسازی و کوشت و کاڵی سەروەت و سامانی ئاژەڵی تا دەگاتە دوایە چونکە بەو ئەو ڕێژەی کە پێم وایە من ئەو ڕێژە زۆرەی کە هەیە لە لاوەکان لەگەر ئەو دەرفەتەی ئێستا هەیە ڕەنگە نەتوانێت تەختی بکات دەستان خۆش بێ جارێکی دیکە بە خێراتنەوەی هەموو لە یەکتان دەکەم داوای لێبورنتانێ دەکەم لەبەرەوەی بەرنامەکەم بە کۆتا هات بمبورن کە نمتوانی دەرفەت بە ئێوە بدەم لێرەوە لە ڕێی بەرنامەکەمەوە داوا لە گەنجانی هەرێمی کوردستان دەکەم لەسەر تاسەری کوردستانەوە ئەوانەی بەدوای دەرفەتی کاردا دەگەڕێن سەردانی وێبسایتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکەن لەبەرەوەی لە وێبسایتەکەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەلی کار خراوەتە ڕوو بۆ شوێنانەی کە داوای هێزی کاری ناوەخۆ دەکەن دووبارە میوانە بەڕێزەکانم زۆر بەخێربێن ئێوەش بەخێربێن و دووبارە ببورن ئێوەی ئازیز و بینەری هێژا هەمیشە تاشاد.